ئەندرێ پزیشکێکە لە ناوچەی دۆنەتسکی ئۆکرانیا کار دەکات. هیچ کاتێکی نییە بۆ پشودان لە کاتی کارکردنیدا لە نەخۆشخانەیەکی سەربازی لە نزیک هێڵەکانی پێشەوەی شەڕی دژ بە رووسیا. ماشێنەکانی فریاکەوتن دێن و دەچن بۆ نەخۆشخانەکە و سەربازەکان هەڵدەگرن لە شەڕێکدا کە شارۆچکەکانی گرتوتەوە لە بەشەکانی هەرێمەکە کە لە ژێردەستی ئۆکرانیادایە. ئەندرێ کە داوای کردووە تەنها بەناوی یەکەمی خۆی بناسرێتەوە، چاوی بەو نەخۆشخانە دەکەوێت کە لە ڕێگەی ماشێنەکانی فریاکەوتنەوە دەهێنرێن و بەپەلە بەهانایەنەوە دەچێت بۆ هەڵسانگاندنی ڕەوشەکەیان و چارەسەرکردنیان. ئەندرێ تەمەنی 47 ساڵە و خەڵکی کیڤە. ئەو دەڵێت مامەڵەکردن لەگەڵ سەربازە گەنجەکان کارێکی سروشتی خۆیەتی وەک پزیشکێک لە بارودۆخی جەنگدا. من تەنها کاری خۆم دەکەم، هەمومان ئەوەی پێویستە ئەنجامی دەدەین، تەنها ئەچی خۆمان بەجێ دەهێنین. تاکەشتێکی گرنگ ئەوەیە کەسێک هەبێت کە ئەم کارە ئەنجام بدات. تا ڕادەیەکیش پێم وانە کەوا شتێکی زیادە دەکەم، بەڵکو هەمومان کاری خۆمان ئەنجامەدەین. هەموو ئەمانە پێکەوە ورەیەکی تایبەتی کارکردن بەیەکەوە دروست دەکەن. ئەندرێ دەڵێت بارگرانی کارەکەشی بەندە بە شەڕەکەوە. هێزەکانی رووسیا بەکردەوە هەموو ناوچەی لۆهانسکیان لە شەڕەکەدا تامانی شەشگرت بوو کە هەزاران کەس لە هەردوو لای تێدا کوژران. ئێستاش لە هەرێمی دۆنێتسک بە شێوەیەکی بەردەوام بەهێرش دەکەن. ئەندرێ و هاوکارەکانی چارەسەری سەختترین برینەکانی سەربازەکانی ئۆکرانی دەکەن. سەختترین ساتەکان لە ڕووی دەرونیەوەیە. کاتێک کوڕانی تەمەن 20 ساڵ دەبین، کوڕی گەنج برینێکی سەختیان هەیە. کاتێک ئەندامەکانی جستەیان یان بینایی لە دەست دەدەن و کەمەندام نەبن. تیمەکانی پزیشکیش بەردەوام کار دەکەن لە کاتێکدا ماشێنەکانی فریاکەوتن و ئەمبوڵانسەکان بەردەوام دەگەن و نەخۆشەکان دەهێنرێن بۆ ئەوەی دەست بەجێ چاودێری و تیماری بکرێن. شایان پاشا دانی ئەمریکا بۆ راپۆرتی هۆراچی گارسیا و فلکس هۆسکی.